بەڵام ئەمە لە کاتێکدایە کە مەترسیەکانی داعش لە عێراق هەر بەردەوامە شنگال هێشتا ئاوادان نەکراوەتەوە ڕێککەوتنی شنگالیش 4 ساڵی بەسەردات هێ دەبارێت و جێبەجێ نەکراوە سەبارەت بە کۆیان بابەتانە و هۆکارەکان قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز شێروان شمێرانی چاودێری شۆڤەکاری سیاسی کە لە سلێمانیە و لەگەڵما بەڕێز شمێرانی سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئێستا داعش هەر مەترسیە لەسەر عێراق و شانەنووسەکانی داعش چالاکیەکانیان هەر بەردەوامە بۆچی ئاسایش و منێتی عێراق تا ئێستا نەتوانراوە مسۆگەر بکرێت هۆکارەکان لە چیا بینن؟ سپاس. بسم الله الرحمن الرحیم. داعش تا ئێستا ماوە وەک ڕێکخراوێکی سیاسیان سەربازی فکری هەتا ئێستا لە ناوخاکی عێراقا ماوە بەڵام لە هەموو عێراقا نییە و ئەو پەنتایشکەوە لە ڕابردووە داگیری کردبوو ئێستا بەدەستیەوە نەماوە ئەوەی کەوا ئێستا ماوە لە عێراقا و پەیوەندی بە داعشەوە هەیە تەنها پاشماوەکانی داعشە واتە ئەو لایەنەی یان ئەو پێکاتێکەوە توانێت هەندێک یعنی کاری ئەوەی پێوتری حربی ئەسابات هاتن و ڕۆیشتن و لێدان و ڕاکردن و خۆشاردنەوە تەنها ئەوە ئەنجام ئەدا ئەگەر وەک جاران وەک 2013 و 14 و بەدواوە تا ساڵی 2017 بێوێکەوە کۆم خاک داگیر بکەوە دەوڵەتێک دروست بکایان تەنانەت شارێکیش داگیر بکە ئێستا داعش ئەو توانایی نەماوە. بۆچی هەتا ئێستا حکوومەتی عێراقی یان دەستگا ئەمریکانی عێراقی نانتوانیوە کەوا بە تەواوی زاڵبن بەسەر داعشە زاڵبوون بەسەر هیچ ڕێکخراوێکە هیچ فکرێکە بە ئاسانی هەر بەو شکڵە نابێ بە تایبەت هەتا ئێستا داعش قدرەتی فکری ماوە ئەو حازینەیە ئەو چوارچێوەیان ئەو کەشوهەوایی کەوا داعشی تا دروست بوو هێشتا بە تەواوی چارەسەر نەکراوە ئەوەی کەوا پەیوەندی بە حکوومەتەوە هەبێ هەنگی هەنگاوە یعنی بارودۆخی سیاسی و مەذهبگرایی و نەتەوایەتی لە عێراقا ئێمە ئەزانین چۆنە ئەوە وای کردوکەوە هەتا ئێشتا داعش بمێنێ ماوە بۆ تەجنیدکردنی گەنجان و بۆ کۆکردنەوەی پارە و بڵاوکردنەوەی فکری خۆ. باشە بەڕێز شێروانەوەی کە پێویستە قسەی لەسەر بکەین دۆخی شنگالە 4 ساڵ بەسەر ڕێککەوتنی شنگال تێدەپەڕێت بەڵام ئاستەنگ لە بەردەم هەنگاوەکانی جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنە دروستە بێت کێن ئەوانەی ئاستەنگ دروست دەکەن لە بەرژەوەندی چ لایەنێک کە ئەگەر شنگال هەروەکو ئێستا بمێنێتەوە ئاوادان نەکرێتەوە؟ مەسەلەی شنگال مەسەلەکە تەنها یزیدیەکان نین ئێمە ئازانین لە ساڵی 2020 تا کاتێکەوە ئەو ڕێککەوتنە سێلایەنێکرا عێراق و هەرێمی کوردستان و بە ئامادەیی نەتەوە یەکگرتوەکان ئەو بارودۆخی کەوا ئێستا لە شنگاڵا هەیە ینی یان ئەتوانم بڵێم ئەو هێزانی کەەوە ناهێڵن کە ئەو شنگال بارودۆخی خۆی ئاسایی بێتەوە ئەو ڕێککەوتنامەیە جێبەجێ بکرێت مەسەلەکە تەنها لە عێراقانیە پەیوەندیەکی هەرێمایەتی هەیە هەندێک لە وڵاتانی دراوسێ هەندێک لەو هێزە سیاسیانەیەکەوە وەک ئەگەر ئێمە جگۆرافیای سیاسی یان جگۆرافیای خاک لێک بینەوە عێراقی نین بەرژەوەندیان وایەکەوە شنگال لەوێ بمێنێ پاشان ئەو گروپە چەکدارانێکەوە لەوێ هەن حەشدی شابیان بە دەستەواژەیەکی تر ئەوانەی کەوا لەوانەیە فکری پەکەکە هەبێت ئەگەر پەکەکە ڕاستەخۆش خاوەنیان نەبێ بەڵام لەوێ هەن زائیدەن حەشدی شابی زائیدەن ئێران ئەم سێلایەنە نایانەوێ بە شێوەیەکی تەواو بارودۆخی شنگال یەکلایی بێتەوە چونکە هەم وەک خاڵێکە بۆ لاوازکردنی دەسەڵاتی هەرێمی کوردستان و پاشان پەیوەندیەکی تری هەیە بە بارودۆخەکەیان پەیوەندی لەگەڵ تورکیا و سووریا. باشە دەگوترێت ئەو ئەقڵیەتەی کە ئەم ڕووداوانە دەخڵقێنن یام کارەساتانە دروست دەکەن درێژکەرەوەی هەمان ئەقلیەتن کە داعش لە کاتی خۆی داهات و بەسەر و ناوچانە زاڵی کرد ئایا مەترسی دووبارە سەرهەڵدانەوەی هەمان ئەقلیەت و بنیادنانەوەی جارێکی دیکە هەیە چی بکرێت بۆی ڕێگری لە سەرهەڵدانەوەی ئەقلیەتی وایە دروستبوونی بکرێتەوە؟ مەسەلەی ئەوە پەیوەندی بە چەند لایەنێکەوە هەیە هەندێک پەیوەندی بە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و بە لایەنی دینداری و میلەتەوە هەیە بەشەکەی تریشی پەیوەندی بە حزبە سیاسەکان و حکوومەتەوە هەیە لەلایەکەوە پێویستە بکەوە تۆ فکری ئاینی و فکری ئەلمانیانی بڵاوکردنەوەی فکری میانڕەوی لە هەرێمی کوردستان و لە عێراقا چی ئاینی بێت چه ئەلمانی لایکی بێت چونکە ڕادیکالی ئاینی و ڕادیکالی ئەلمانی هەردووکیان واکن کەوا جۆرە فکرێکی توندرە و دروست بێ مەرجنیە کەوا توندڕەوی ئاینی بێت توندڕەوی ئەلمانی هەیە ئەو ئەقلیەتی کەوا جەنابەت ئاماژەی پێیەکەی لەوانەیە لە هەموو کاتێکە ئاینی نەبێ یان پاشخانی ئاینی نەبێ وەک داعش بە درۆ پرۆپاگەندەی بەوە کرد لەوانەیە ئەلمانی بێت چەپ بێت دژ بە ئاین بێ ئەنتی ئاین بێ بەڵامێکی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئایدۆلۆژیاوە و لە ڕووی ممارەسەکردنی دەسەڵاتەوە لەو شوێنێکەوە ئەو دەسەڵاتی هەیە بە تەواوی دیکتاتۆریەکی ستالینی بێت بەو شێوەیە ئەمە لەلایەکی تر پەیوەندی بە حکوومەتەوە هەیە حکوومەت ئەبێ بە شێوەیەکی دەستگایی مامەڵە بکە ئەوەی کەوا پێی ئەوترێت دەوڵەت شتێکێک دەوڵەتی نوێ لە ڕێگای دەستگا و مامەڵاکە دەستگەکانی خۆی ئایا چه سیاسی چی یاسا سەروەری چه
سەربازی و دەستگا ئەمریکانە لە مۆسڵ و لەگەڵ دادپەروەری کۆمەڵایەتی تۆ دادپەروەری کۆمەڵایەتی ینی کاتێکەوە لە دەرەوەی دەوڵەت هەندێک هێز زاڵ ئەبن لە هەر شوێنەکە ڕاستەخۆ یاسا نامێنێ یەکسانی نامێنێ دادپەروەری کۆمەڵایەتی نامێنێ ئەو کاتە میزاجەکان زاڵ ئەبن دەوڵەت غائب ئەبێ ئەم حاڵەتە ئەوەش پەیوەندی بە پێکاتەی ناو عەقڵ و دەرونی دەوڵەتی عێراقیەوە هەیە عێراقیان هەر دەوڵەتێکی تر تۆ بەم دوو لایەنە ئەکرێکەوە داعیشیان هەر فکرێکی تونڕێوی ئەلمانی ئاینیان لایەکی نەهێڵیت. باشە مەترسی ئەم بابەتە لەسەر عێراق بەگشتی چۆن دەبینن لە کاتێکدا لە ماوەی ڕابردوودا بەشێک لە زیندانیانی داعش لە زیندانەکانی ڕۆژاوای کوردستان ئازاد کران دەگوترا کە سنوورەکان ئێستا سنوورێکی ئەمن نین یەکگرتنەوەی ئەم عەقڵیەتانە لەگەڵ ئەو شانە نووسوانە و چەکدارانی داعش تا چەندە مەترسیەکی ئەمنی جارێکی دیکە لەسەر عێراق دروست دەکات بەتایبەتی کە کوردانی زەدی ڕخنێکی زۆریان لەم بابەتە هەبوو ئەوان هێشتا برینەکانیان ساڕێژ نەبووە. عادەتی ئەم جۆرە ڕێکخراوانە بەتایبەت لە کاتێکەوە تێک ئەشکێت و پێویستی بەلایانی تر هەیەەوە سەربازیشە هێشتا چەکی پێ بە ئاسان اختراق ئەکرێ واتە لەلایەن دەستگاکانی هەواڵگرینی و دەوڵەتیەوە یان هەرێمایەتیەوە یان ئەو دەوڵەتانی کەوان نزیکینی بە ئاشکر بە ئاسانی اختراق ئەکرێ و ئاشکرێ بەکار بهێنرێن کاتێکەوە داعش ئێشە بەم شکڵە بمێنێتەوە یەکەمین ترسی ئەوەیە کە ببێ بەداردەست بەدەست هەندێک لە دەستگاکانی هەواڵگری وڵاتانەوەیان بەکار بهێنرێ لەلایەن هەندێک هێزی سیاسی زاڵەوە کاتێکەوە ئەمەما ئیتر تۆ ئەو کاتە ئەبێ بزانی هەمیشە گورزەکەی لەسەر خاکەکەی خۆت ئەکرێ بۆ گورزە لێت بدرێ بۆ شێنرێ بەرامبرت نەک لەلایەن ئەو کەسەوە نەک لەلایەن ئەو ڕێکخراوەیەکەوە هەیە خۆی بخۆی هەندێک ئامانجی هەیە بەڵکو لەلایەن دەوڵەتێکەوە یان لەلایەن هێزێکی سیاسیەوە یان تەنانەت لەلایەن سەرمایه‌دارێکی ملیۆنێرێکەوە ئیمپراتۆریەتێکی دارایی هەبێت ئەتوانێت ئەو هێزە ئەو ڕێکخراوە بەکاربێنێ و ئاراستەی بکە بەو شێوەیەکەوە ئەو ئێوێ دژ بە تۆ ئەمە یەکەمین ترسێکەکەوە داعش بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان یعنی هەمیشە ئەوە ڕێ ئەگرێ و ئەو بەو شکلش ئەمێنێتەوە بەو شکل ئەمێنێتەوە کاتێکەوە بچێتە ئەو ئاستا ئەو دەوڵەتانە هەوڵی پاراستنی ئەدەن یان ئەو دەستگاکراوانە بۆ ئەوەیەوە بۆ مەرامی خۆیان بەکاری بهێنن. باشە وەکو لە پەیامەکەیشتا سەرۆک بارزانانی ئاماژەی بۆ کردووە کە ئەوەی کە ڕوویدا و تاوانەی ڕوودا درێژکراوی هەمان کۆمەڵکوژی بوو کە بەسەر گەلی کوردستان هاتووە ئێستاش کوردانی زیدی پێویستیان بە بنیاد نانەوەی متمانە هەیە ئەم متمانەی چۆن بنیاد دەنرێتەوە یا حکوومەتی عێراق بۆچی بەرپرسیارەتی ئەم بابەتە هەڵ ناگرێت؟ مەسئلەی متمانە لەلایەنی کۆمەڵایەتیەوە ئێزیدیەکان هیچ جۆرە گرفتێکیان نەبووە لەگەڵ کۆمەلگایەکەوە ئەوان تێژیاون و لەوانەیە زۆر لە خۆشیان باشتر بوون بۆ خۆیان ئایا هەرێمی کوردستانیان کوردەکانی ناو مووسڵ کاتێکەوە ئەو کارەساتیان لێ قۆما لە ساڵی 2014 ئێمە ئەزانینکەوە بە تایبەت لە دهۆک و زۆرینەی مسلمانانیش خەڵکی دهۆکیش مسلماننکەوە چۆن باوەشیان بۆ کردنەوە بوون یەکۆ کاریگەریەکی ڕاستەوخۆی دەرونی و عەقڵی لەسەر ئێزیدیە لێ قۆماوەکان هەبوو ئەو مامەڵەیەکەوە لەگەڵ لە کوردستان مسلمانانی کوردستان بەرامبەر ئێزیدیەکان کردیان ئەمە مشکلان نەبووە لەو لایەنانە مشکلی ئاینی هەیە بەرامبەریانە مشکلی کۆمەڵایەتی متمانەکە پەیوەندی بە لە دەستگاکانی حکوومەتی عێراقەوە هەیە ئەو پرسیاری یەکەم و دووەم و کە جەنابەت کرد و ئەو وەڵامشکەوە ئێمە دامانەوە ڕاستەوخۆ هەر بۆ ئەم پرسیاری ئێستاشە بێ حکوومەتی عێراقی ئەبێ لە ڕێگای دەستگاکانەوە بجۆڵێن گرفتێک هەیەکەوە لەبەر ئەوەی کەوا ململانی سیاسی و ململانی تایفەگەری و نەتەوەیەتی لە عێراق ململانێکی شەریفانە نیە ڕاستەخۆ پشت ئەبەستێ بۆ هەندێک هۆکاری نامڕۆیانە ئەوای کردووەکەوە هەندێک لەو دۆسیانە ببن بە داردەستێک یان ببن بە ئامێرێک بە ئەو ململانە سیاسی کەوا هەیە دادی ئێزیدیەکان چوونەتە ناو ئەو چوارچێوەیەوە هەندێک داعیشیش ئێزیدیەکان ئێستا لە مووسڵ و لە دەرەوەی مووسڵ چوونەتە ناو ئەو چوارچێوەیەوە بوون بە بەشێک لەو دۆسیانەی کەوا ململانەی لەگەڵ هەرێمی کوردستان یان لەگەڵ لایەنێکی دیاری هەرێمی کوردستانە پێکرا و بووە بە بەشێکیش لەو کارێکەوە لە ناو دەستگاکانی حکوومەتی عێراق لە بەغدا ئەکرێت بۆ هەندێک بەرژەوەندی بەکارهێنرێ وەک فشارێک ئەگەر ئەوە نەبووایە ئەو ڕێکەوتنەی ساڵی 2020 کرا پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نەبوو بەڵکو ڕێکەوتنێکی نێو دەوڵەتی بوو بەڵام هەتا ئێستا حکوومەتی عێراقی بێدەسەڵاتە جێبەجێ بکات بێدەسەڵاتی حکوومەتی عێراقی نەک لە نەبوونی هێزە بەڵکو لە هەندێک هاوسەنگی سیاسیە لە ناو پێکاتەی چوارچەوەی هەماهەنگی یان ئەو لایەنانەیەکەوە حکوومەتیان پێکێنەوە لە ئێستادا باشە بۆچی ئەو لایەنانەی کە حکوومەتیان پێکهێناوە ئەستەنگ لە بەردەمە بابەتە دروست دەکەن لە کاتێکدا ڕێککەوتنیکی نێودەوڵەتیە و هەنگاوێکیشە بۆ چارەسەرکردنی و کێشانەی کە ئێستا کۆمەڵێک دانوستان و پرسیشی لەسەر کراوە کە بۆچی جێبەجێ ناکرێت؟ مەسئلەکە ئاینی نییە
مەسەلەکە هیچ پەیوەندێکی بە ئاینەوە نییە. ئایا مەسیحەکانی مووسڵ دژ بە یەزیدەکان بن یان خوانە خواستە کوردان یان مسلمانان بەرامبەر بە ئەوان بن، لەو لایەنەوە مشکلە نییە. مەسەلەکە هەر ئەوەیەکەوە پەیوەندیەکی بە هەندێ هاوسەنگی سیاسیەوە هەیە، بەکارهێنانی ئەو دۆسیەیە بۆ هەندێ ئامێری سیاسی، بۆ هەندێ بەرژەوەندی هەرێمەتی، بۆ هەندێ سیاست ئەوێت لەوانەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیان پێگەیەکە بۆ هەندێ ململانەی لە نێوان هەرێمی کوردستان و هەندێ دەوڵەتانیان هەندێ لایەنی سیاسی و هەندێ دەوڵەتانە بەکاربهێنرێت. باشە. بەڕێز شێروان شمێرانی، چاودێر و شەڤەکاری سیاسی، زۆر سپاس کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.